ئێمە هاتوین داوای مافێکی سەرەکی و سعادەتری مافی خۆمانەکەین کە دەرماڵەیە وا ماوەی سێ هەفتابێ ئێمە خۆپیشاندانەکەین و محاصەرەمان ڕاگرتووە بەڵام دەسەڵاتدارەکان تا ئێستا هیچ جوابێکی وایان نەبووە کە یانی دەرماڵە بن بە ئێمە لەبەرەوەی خوێندکار پێویستێتی دەرماڵە سەرەکیترین مافی ئێمەیە کە لە 2014ەوە ئەو مافەمان لێ زەوت کراوە ئەو جوابدانەوەی کە ئەوان هەیان بۆ ئێمە تەنیا شتێکی کەم بووە بۆ داخلیەکان بۆ ئەو خوێندکارانی کە پێویستیان پێێتی بەڵام ئەو مافێک ئێمە هەمان هێشتا هیچ وەڵامدانەوەیکیان نەبووە بەڵێ ئەو 7 ملیارە وا باسی ئەەکەن ینی ئەڵێن تەنیا بۆ چینێک لە خوێندکارانە ئێمەش ئەومان ناوێ ئەوە چینایەتی دروست دەکات تەنیا بۆ بەشێک لە خوێندکار ئەو 7 ملیارە سەرف ئەکرێت و بەشێکی تر ینی ئەو مافەی پێ نادرێ ئێمە ئەومانە ئەمانەوێ بە شێوەیەکی یەکسان بۆ هەموو خوێندکارێکی هەموو کۆلێژ و هەموو پەیمانگایەک ئەو دەرماڵەیە بدرێت. هیوادارین بە ئەو بڕارەی کە داوێتی بە جێبەجێ بکاتەوە بە بڕارەکانی کەی نەبێ و داخلەکان هیچ خزمەت گوزاریەکی نییە ئاوێکی پیس دەرخواردی خوێندکارانی ئێمە وەکو بەشی کوالەتی خۆمان بەدەستی خۆمان فەحسی ئاواکاکین لە هیچ بەحسێکە دەرناچێ حکومەت وڵە ئاواکەتان پاکە بیخۆنەوە یان سەرجادەکان بۆ داخلەکان قیر ناکەن ئەبێ بە قوڕا بین بۆ زانکۆ و هیوادارم جێبەجێ بکەنەوە بڕارەن کرد یانە. ئەو کاتێ حکوومەت کە وەڵامێکی ڕاست و دروستمان ناتەوە ئێمە بەردەوامە بین دڵنیاش بن ڕێزەکانی پێشەوەش بەرنین و بەردەوامە بین لە خۆپێشادان هەموو ڕۆژێک بەڕاستی زۆر بێ خزمەتە هەموو شتەکانی کۆنە لە 2011 دروست کراوە داسە شتەکانی تازە نەکراوەتەوە ئێمە شتی ئەو کاتە بەکارێن زۆربەی شتەکانی بێکەڵکن و ئاواکەشی زۆر پیسە زۆربەی قوتابیان نەخۆشەکەون بەهۆی ئاواکۆ گەرمکەرەوەکان زۆر باش ئیش ناکەن و غازیش دایما ئەڵەن ئەزمی غازە هەموو خوێندکارێکی پاراڵە 300,000 داخلی لێ وەرگیراوە ئەم ساڵ ئەی ئەو پارانی ئەوان چی لێکرا خۆشبەختانە کە ئێمە هەرگیز کۆڵ نادین هەتاوەکو ئەو دەرماڵەی کە پێویستمانە ئەو مافە سەرەتایی کە هەمانە بەسەر حکومەتە و ئەرکی ئەوانە بۆمانێ نەجێ و دەرماڵەمان بۆ گەڕێنەوانێ و ئەو داخلیانە و کەم و کوڕیانەی هەیە کە بەڕاستی گرفتی دروست کردووە بۆ زۆربەی خوێندکاران چارەسەرەکرێت.